کورد لە سەدا چەندی دانیشتوانی عێراق پێک دەهێنێت؟ ئایا پشکی بودجێی کورد دوای ئەم سەرژمێریە بەرز دەبێتەوە؟ هەروەکو دەزانین سەرژمێری گشتی ئەمساڵی عێراق بەڕێوە چوو چاوەڕوان دەکرێت وڵامەکانیشی لەم یەک دوو ڕۆژەدا بڵاو بکرێتەوە. بێگومان وڵامەکانیشی کاریگەریان لەسەر بودجەی هەرێمیش دەبێت. بەپێی ئاماری نوێی سەرژمێریەکەی عێراق کە لە دوو ڕۆژی ڕابردوودا بەڕێوە چوو، ژمارەی دانیشتوانی وڵاتی عێراق بە گشتی 46 ملیۆن و 770 هەزار کەسە. لەنێو ئەم ژمارەیەشدا ڕێژەی دانیشتوانی کورد لە عێراق نزیکە 7 ملیۆن و 900 هەزار کەسە. ئەمە جگە لە کوردانی ناوچە جێناکۆک و کێشە لەسەرەکان. بەپێی ئەو ئامارانە لە ئێستادا کورد ڕێژەی 115 و بە لە بەرچاوگرتنی دانیشتوانی ناوچە کوردیەکانی ئیداری دەرەوە 70 لە سەدی تەواوەتی دانیشتوانی عێراق پێک دەهێنێت. دیارە بودجەی چەند ساڵی داهاتووی هەرێمی کوردستان و ئەوەی کووردا ئەم سەرژمێریە دیاری دەکات. با ئەوەمان لە پێش چاوبێ کە لە بودجەی پەسەندکراوی 3 ساڵیدا ڕێژەی کورد بە 11.6 قبول کراوە. بەڵام وەزارەتی دارایی عێراقدان بەو 11.6دا نانێت و تەنها بەشی 9% دەنێرێت. بۆ پێی کورد لە بودجەی گشتیدا وەکو مافی خۆی جێی نەکراوەتەوە. لە سەرژمێریەکەی ئەمساڵیشدا هەموو هەوڵێک درا تاوەکو کورد با ڕێژەی ڕاستی خۆی تۆمار نەکرێت. بەڵام خەڵکی کوردستان ئەوانەی لە دەرەوەی وڵاتیش بوون گەڕانەوە بۆ زێدی خۆیان و لە سەرژمێریەکەدا بەشداریان کرد. بەمەش چاوەڕوان دەکرێت ژمارەی دانیشتوانی کورد لە عێراق زیاتر بێت و هەموو هەوڵێکیش بدرێت بۆ زیادکردنی بەشە بودجێی کوردستان لە حکوومەتی عێراقدا. هەر بۆیە چاوەڕوان دەکرێت لە ساڵی داهاتوودا دانیشتن و دانوستانەکان سەبارەت بەو ڕێژانە ڕێکەوتنیان لەسەر بکرێت و پشکی بودجەی هەرێمیش یەکلای بکرێتەوە.